ناوم ڕێکارە شەوێک لە لالەزار کوژرام سووتێنرام دیل کرام. سڵاو، من ناوم ڕێکارە، بە ڕووداوی هاتوچۆ نەمردم، شەوێک لە لالەزار کوژرام سووتێنرام دیل کرام. جارێ لێگەڕێن بۆ مێژوو، ئێستا لە پزیشکی دادوەریەوە دەمبەنەوە بۆ زەیدی خۆم و ناناسرێمەوە. 74 ڕۆژی ساردکەرەوەی مەیتخانە فێنکی نەکردمەوە، تا ئێستا گەڕ هەر باوەشی پیاکردوم و لێم نابێتەوە. لێم گەڕێن لە زەیدوکان پشوویەک بدەم و فێنکم بێتەوە. گوێم لە دەنگتانە، لە فاتیحە و نزاکانتان. چیرۆکی خراپترین جۆری مردنمان بۆ یەکتری دەگێڕنەوە. ئێوە هەموو ڕۆژێ بە بەردەم تەرمەکەم تێپەڕ دەبوون، سڵاوێکتان نەکرد. ئەو ڕۆژانی ناو ساردکەرەوەکەتان لەگەڵمدا نەژمارد. خەمسارد بەرامبەر فرمێسکەکانی باوکم. بووم بە چیرۆکی تەرمێکی نەناسراوی جەنگێک کە مێژووی سلێمانی بێرناچێتەوە. لە ناو ئەمبوڵانسەکە بە شەقامەکانتان بە بەردەم ماڵ و بارەگای حەزب و پرۆژەکانتان تێپەڕ دەبم. بۆستن، ئەوە وێنەی کاندید و دروشمەکانتانە. کوا وێنەی سوتاوی هاوڕێکانم؟ نەفرەت لەو بێدەنگیە سامناکەی کەناڵ و کاندیدەکان. لە بێباکیتان بەرامبەر بازرگانی بەخوێنی بەناحەق ڕژاوی و گەنجانە کە تەنها هەلی کاری ئاسانی ئەم نیشتیمانە چەکداری بێت. سەربازگەکانتان دەبینم، بە پۆشاک و چەکی جیاواز بە بازگەکانتان تێدەپەڕم. گەنجێک نزیکە لە تەمەنمەوە سڵاوم لێ دەکات. دەرفەت نییە پێی بڵێ ماواتە خواز نیم گولەیەک دڵت کون بکات و بۆمبی دەبابەیەک بتکا بە خەڵۆس. بازرگانانی جەنگ بۆ چەسپاندنی دەسەڵات و زۆربوونی سامانەکانیان بتکەنە تەنیا ژمارەیەک لە ناو لیستی کوژراو. دەمبەنەوە گۆڕستانی باڵەکایەتی. ڕوخساری هاوڕێکانم دەبینم. وێنەم دەگرین، خۆڵ دەکەن بەسەر جەستەی ماندوومە. گوێم لە دەنگی باوکمە دەڵێت گەردەنی ئازاکەن. پرسیار دەکەم کوا گەردەنم باوکە گیان؟ دەنوم، ماندووم و پرسەم بۆ دانانێن. چلەم بۆ دەکەن لە لیستی دایرەی نفوس و یادەوەری دەمسڕنەوە. باوکم دەچێت شەهیدانەم بۆ دەکات. پێی دەڵێن لە شەهادەی وەفاتەکەی نووسراوە بە فیشەکی وێڵ جانی لەدەستاوە. ئەمەی کە گوێبیستی بوون ڕەحمان غەریب، ڕێخەری سەنتەری میترۆ لەبارەی ڕووداوی سوتانی گەنجەکەی باڵەکایەتی لە لالەزار نووسیوێتی.